ڕێز و سڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدانەوە هەڵوێست هاتمەتەوە خزمەتێوەی خۆشەویست. بەرنامەی ئەمڕۆی لێکدانەوە هەڵوێستمان بە تەواوی تەرخان کردووە بۆ بارودۆخی کار و ژیانی کرێکارانی کۆچبەر لە هەرێمی کوردستان. ئەم بابەتە لێکۆڵینەوەیەکی مەیدانیە کە لەلایەن هاوڕێی گیان بەخت کرد و فەرهاد شەعبانیەوە ئامادەکراوە. لەگەڵ ڕێزمان بۆ یاد و بیرەوەری هاوڕێ فەرهادی شەعبانی ئەم بابەتتان پێشکەش دەکەین. چەندین ساڵە کە هەرێمی کوردستان لە چاو بەشەکانی تری عێراق ئەمنترە. ئەمە جێگا و شوێن و بواری بۆ سەرمایە گوزاری و چالاکی ئابووری ژمارەیەکی زۆر لە شیرکەتەکان و کۆمپانیەکانی گەورەی سەرمایەداری لەوانە شیرکەتەکانی بیناسازی و خزمەتگوزاری شاری وڵاتانی جۆراوجۆری باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لەوانە تورکیا و ئێران و ژمارەیەکی دیکە لە وڵاتانی ڕۆژئاوایی ڕخساندووە. پەرەسەندنی چالاکی ئابووری، خزمەتگوزاری و بازرگانی و کۆچی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی کوردی باشووری واتە عێراق لەو وڵاتە پێویستی هێزی کاری کۆچبەری شارەزا و سادەی لەم ناوچەیە زیاتر کردووە. بۆ قەرەبووکردنەوەی ئەم کەمبوودا شیرکەتەکانی سەرمایەداری لە کوردستانی عێراق واتە باشووری کوردستان ژمارەیەکی زۆر کرێکاری شارەزا و سادەیان لەگەڵ خۆیان هێناوەتە ئەم ناوچەیە. لەلایەکی تریشەوە دەیان هەزار کرێکاری کۆچبەر لە ناوچەکانی تری عێراق، ئێران، سووریا و تورکیا و وڵاتانی عەرەبی یاخود بەنگلادیش و هەندێک وڵاتیکە ژمارەیەکی زۆریان لە ناوچەکانی بێبەش و کوردنشینی وڵاتەکانی ئێران، سووریا و تورکیەوە هاتوون. بە دوای دەرفەتێکی پێشەیدا ڕویان کردوتە ئەم ناوچەیە. ئەم بەشە لە کرێکاران کە بەهۆی بارودۆخی دژواری ئابووری و لە دەستدانی کار و نەبوونی دەرفەتی تری پیشەیی زیاتر لە 10 ساڵە بۆ کار ڕویان کردوتە هەرێمی کوردستان، هەروە پەیمانکاران، بازرگانان و بازاڕیانی چالاک لە هەرێمی کوردستان ژمارەیە کرێکاریان لە وڵاتانی خۆیانەوە، لەوانە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە واتە ئێران بۆ کار لەگەڵ خۆیان هێناوەتە هەرێمی کوردستان. ئەم شیرکەتانە بە چەشنێک ئەو کرێکارانە دەچەوسێننەوە کە تەنانەت بە دراوی ئێرانی هەقدەستەکانیان پێدەدەن. ئەوە لە حاڵێکدایە کە هەزینەی ژیان و گوزەرانی ئەم کرێکارانە لە کوردستانی عێراق واتە باشووری کوردستان بە دینار دابین دەکرێت. دەرسەدێکی زۆری ئەم کرێکارانە لە پرۆژەکانی بیناسازی و خزمەتگوزاری شاری و واژنان لە کاری ناوماڵ و بەشی فرۆشتندا کار دەکەن. خزمەتگوزاری شاری، پرۆژەکانی بیناسازی، ڕێگاوبان، دروستکردنی پرد، هۆتێل، ڕێستۆران، فرۆشتنی مادەی خۆراکی، نانەوەخانەی سونەتی و مۆدێرنەکان، فرۆشگاکانی فرۆشتنی جلوبەرگ لە پاساژەکان، شیرینی پەزی و هەندێک شوێنی کار و شوێنی تر لەو بابەتە. لە زۆر بابەتیشدا شوێنی ژیانی ئەم کرێکارە کۆچبەرانن. لەسەر بنەمای ئەم بارودۆخە بۆ چەوساندنەوەی توندی کرێکاران و حزوری هێزی کاری هەژاران، شیرکەتەکانی دۆزینەوەی هەلیکار بە کرێدانی هێزی ئینسانی دەرفەتەکانیان خۆستوەتەوە و هەوڵدان بۆ کۆکردنەوەی قازانج لە ڕێگەی دامەزراندن و بە کرێدانی کرێکارانی کۆچبەریان پەرە پێداوە. ئەم شیرکەتانە بۆ وەرگرتنی بڕێک پۆل لە کرێکارانی کۆچبەری هەڵوەدای کار، کاروباری ئیقامات و کاریان بۆ ئەنجام دەدەن و بە وەرگرتنی پورساند لە شیرکەتەکان دەیان دەمەزرێن. بەڵام لە ئەگەری هاتنە ئارای ناکۆکی لە نێوان کرێکار و خاوەنکاردا هیچ چەشنە پشتیوانیەکیش لە کرێکارە کۆچبەرەکان ناکەن. سەرڕای هەڵسوڕانی حیزب و ڕێکخراوە چەپ و سۆسیالیستەکان و ژمارەیەکی زۆر لە سندیکا کرێکاریەکان لەم ناوچەیەدا و چاودێری قانونی کرێکار کە هەر هەمان قانونی کاری سەردەمی حکوومەتی بەعسی عێراقە. بەڵام بارودۆخی کار و ژیانی کرێکارانی کۆچبەر لەم ناوچەیە گەلێک نالەبار و دژوارە. چ ئەو کرێکارانەی کە لەگەڵ شیرکەتەکانی پەیمانکاری و بە قەرارداد کار دەکەن، چ ئەو کرێکارانەی خۆیان ڕاستەوخۆ بۆ دۆزینەوەی کار دێنە ئەم ناوچەیە. بارودۆخی ناوەڕۆکی قەراردادەکانیان بە دوور لە چاودێری سندیکا کرێکاریەکانی چالاک لە هەرێمی کوردستان دەبەسرێت. بێجگە لەو کرێکارە شارەزا و سادانەی کە لەلایەن شیرکەت و کۆمپانیەکانەوە دەهێنرێن، حەقدەستی کرێکارانی کۆچبەری شارەزا و سادە لەم ناوچەیە کەمترە لە حەقدەستی کرێکارانی خۆجێیی. بارودۆخی کار و ژیان و ڕێژەی حەقدەستی ئەو کرێکارانەی کە لە ئێرانەوە بە تایبەت لەگەڵ کوردستانی ئێران ئەویش ڕۆژهەڵاتی کوردستانە و بەشەکانی تری کوردستان بەهۆی نزیکی بە دۆزینەوەی کار و پیشەکانیانەوە ڕوو دەکەنە هەرێمی کوردستان. گەلێک
نالەبارە و لەلایەن خاوەنکارانەوە بەتوندی دەچەوسێنەوە. ئەو کرێکارانەی کە لە ڕێگای پەیمانکارەوە دێن تەنیا یەک لە سەرسەیان هەڵدەستی وە کرێکارانی خۆجەیی وەردەگرن یان ئەوەی کە حقوقەکانیان بە دراوی ئێرانی وەردەگرن. ئەو کرێکارەش کە خۆی ڕاستەوخۆ بۆ دۆزینەوەی کار دێتە ناوچەکە ئەگەر لە ڕێگای شیرکەتەکانی بەکرێدانی هێزی ئینسانیەوە بێنە بازاڕی کار بارودۆخێکی باشتری نابێت. بەڵام ئەگەر خۆی ڕاستەوخۆ خاوەنکارێک بدۆزێتەوە بشێتە سەرکار هیچ جۆرە قەراردادێک بە سەرکار و هەقدەستیدا چاودێر نییە. سەعاتکارەکەی بەجێی 8 کاتژمێر زیاتر لە 10 کاتژمێرە. زۆربەی ئەم کرێکارانە بە تایبەتی کرێکارانی سادەی بیناسازی لە شوێنی کارەکەی واتە لە بینا نیوەکارە و ناتەوەکاندا یان لە ژێرزەمینی شێداردا دەژین. ئەو بینایانەی کە هێشتا دەرگا و پەنجەرە و ئاودەست و حەمام و ئیمکاناتی بێداشتیان نییە. دەبینرێ و دەبیسترێت کە بەهۆی راپۆرتی ناڕاست شوێنی ژیانی کرێکارانی کۆچبەر لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە هێرشی دەکرێتە سەر و دەپشکندرێت و هێزە ئەمنیەتیەکان بەبێ ئەنجامدانی بەدووادا چوون ئەم کرێکارانە لەم شوێنانە دەردەکەن و بەربەحسانەوەی ڕۆژانەیان تەنانەت لەو شوێنە نەگونجاوانەشدا دەگرن. کرێکارانی نانەواخانەکان، شیرینی پەزیەکان و زۆرێکی تریان لە شوێنە تەنگەبەرەکانی کاردا لە بارودۆخێکی نالەباردا دەژین. لە باشترین حاڵەتدا 20 بۆ 30 کەس لەم کرێکارانە بە ئیجارەکردنی ژوورێک لە شوێنێکی گەلێک نەگونجاویشدا لەباری بێداشتیەوە ژیان بەسەر دەبن. بەرپرسیارەتی دابینکردنی هەزینەی ژیانی بنەماڵە لە وڵاتەکەی خۆیان لە سەرەوەبوونی هەزینەکانی ژیان لە هەرێمی کوردستان کەمبوونی هەقدەستەکان و پابەند نەبوونی خاوەنکار و پەیمانکارەکان بە بەڵێنەکانیان ڕێگای ژیان لە هەلومەرجێکی لەبارتریان پێنادات. سەعاتکاری ئەم کرێکارانە گەلێک دژوارە. ئەوە لە حاڵێکدایە کە بەپێی دوایین بروشەرێک کە لەلایەن وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمەوە بڵاوکراوەتەوە سەعاتکاری ڕۆژانە 8 کاتژمێرە و سەعاتکاری شانەش 7 کاتژمێر دیاری کراوە. سەرەڕای ئەوەش لە بەرامبەر ئەم سەعاتکارە درێژمەودایەدا هەقدەستێک وەرناگرن و لە زۆربەی حاڵەتەکاندا پەیمانکارەکان هەقدەستەکانیان پێنادەن و دوای دەخەن. کرێکارانی کۆچبەر لە هەرێمی کوردستان هیچ چەشنە زانیاریەکیان لە قانون و یاسا و ڕێسای شوێنی کاری خۆیان نییە و لەسەر بنەمای ئەو ستانداردانەی کاروا لە ئارادان ڕاناهێنرێن. ڕووداوی شوێنی کار لە نێو کرێکارانی کۆچبەردا لەسەرەوەیە و زۆرێک لەو ڕووداوانە بە شارەوەیی دەمێننەوە. ستانداردی بازرەسی لە خوارەوەیە و بازرەسانی شوێنی کار و ئیدارەکانی کار و کاروباری کۆمەڵایەتی ژمارەیان گەلێک کەمە. لە شارێکی گەورەی وەکو سلێمانی ژمارەی هەیئەتەکانی بازرەسی شوێنی کار بەقەد ژمارەی قامکەکانی دەستە و دادگای کاری بەدواداچوون بۆ شکایەتی کرێکاران لە خاوەنکاران لە هەفتەدا 2 ڕۆژ کراوەیە. سەندیکاکانی کرێکارانیش لەم بوارەدا نەک هەر زۆر چالاک نین، بەڵکو لە قسە و باسەکانیشیاندا زۆربەی بەرپرسیارەتی ڕووداوەکانی شوێنی کار دەخەنە ئەستۆی کرێکارانی کۆچبەری بێ ئاگا لە یاساکانی کار. لە حاڵێکدا کە زۆربەی ئەم کرێکارانە بە زمانی کوردی قسە دەکەن بەڵام تا کاتێک لە سنوور نەپەڕیونەتەوە و نەهاتوونەتە خاکی هەرێمی کوردستانەوە کوردن و خاکی کوردستان سەرزەمین و وڵاتی خۆیانە. بەڵام لەگەڵەوەی کە وەک کرێکارێک پێیان نایە خاکی هەرێمی کوردستانەوە ئێرانین و وەک هۆکاری بێکاری و دابەزینی ئاستی هەقدەستی کرێکارانی خۆجەیی چاویان لێ دەکرێت و داوایان لێ دەکرێت بڕۆنەوە بۆ وڵاتەکەی خۆیان. ئەمە بۆ چوونێکە کە لە ئاکامی چوونە سەرەوەی ڕێژەی بێکاری لەسەر زمانی بەرپرسانی ئیدارە دەوڵەتیەکان و تەنانەت بەرپرسانی سەندیکاکانیشەوە دەبیسترێ. ناسیۆنالیستە تۆخەکان لە بیریان چۆتەوە کە ڕۆژێک هەموو کوردەکانیان لە هەر 4 پارچەی کوردستان بە یەک نەتەوە دەزانی و هەموو شوێنێکی کوردستان وڵاتی ئەوان بوو. بەڵام ئەمڕۆکە خوازیارانی کاری کورد زمان وەکو سوکایەتی پێکردنێک بە بیانی ناویان لێ دەبن کە گوایە بوونەتە هۆکاری بێکاری و هاتنە خوارەوەی ئاستی هەقدەستی کرێکارانی خۆجەیی. لە ئیدارە ئەمنیەتیەکان و شوێنی پێدانی ئیقامە سوکایەتی بە کرێکارانی کۆچبەر دەکرێت. ئیقامەکانیان بۆ تازە ناکرێتەوە و زۆر جار بینراوە کە دیپۆرتیش کراونەتەوە. ئەم جۆرە هەڵسو کەوت و ئەو بابەتانەی دەبیسترێن ئینسان وە بیر هەڵسو کەوتی ئێرانی ناسیۆنالیستەکان لەگەڵ کرێکارانی ئەفغانی دەخاتە ڕوو. گومانی تێدا نییە بارودۆخی دژواری ئابووری ئێران
سووریە و بەشێک لە کوردستانی تورکیا. ژمارەیەکی زۆر لە کرێکارانی بە شوێنکاردا بۆ بەدەستهێنانی بژێوی ژیان بەدوو لە بنەماڵەکانیان دەکشێتە ئەم ناوچەیە، واتە دێنە ئەم ناوچەیە. بەڵام تا ئەو جێگایی کە دەگەڕێتەوە بۆ کرێکارانی کۆچبەر نابێت ئەم بارودۆخە دژوارەی ژیان ڕێگا بدات بە خاوەنکاران تا بەم شێوەیە بێبەزەیانە کرێکارانی کۆچبەر لە کوردستانی عێراق بچەوسێننەوە. نابێت حەقدەست و بارودۆخی کرێکارانی کۆچبەر بە شێوەیەک بێت کە ڕێگا بۆ ئەم زەمینەیە خۆش بکات کە گوایە ئەوە کرێکارانی کۆچبەرن کە بوون بە هۆکاری دابەزینی حەقدەست و بێکاری کرێکارانی خۆجێی. لە واقعدا ڕیشەی بێکاری و هاتنە خوارەوەی ئاستی حەقدەستەکان لە ناخی نظامی سەرمایەداریدایە. کرێکارانی کۆچبەر لەم ناوچێ دەبێ هەوڵ بدەن زانست و زانیاری خۆیان سەبارەت بە قانونی کار و ئەو یاسا و ڕێسایانەی بەسەر پەیوەندیەکانی نێوان کرێکار و خاوەنکاردا زاڵن بەرنە سەرەوە. ژمارەی کرێکارانی کۆچبەر بە تایبەت کرێکارانی کورد کە لە باقی بەشەکانی تری کوردستانەوە هاتوون بەدەیان هەزار کەسن. یەکگرتنی ئەم کرێکارانە بە ئامانجی دامەزراندنی پەیوەندی قوڵ لەگەڵ کرێکارانی خۆجێی و کار بە حەقدەست و هەلومەرجی هاوشێوە لەگەڵ ئەم کرێکارانە دەبێ بکەوێتە دەستوری کاری پێشڕەوانی کرێکاریەوە. هەڵبەت دەبێ بوترێت کە بۆ پەیوەستبوون بوونە ئەندام لە سەندیکە کرێکاریەکانی کوردستان کۆسپ و لەمپەر یاسایی لە گۆڕدەیدایە. بۆ نمونە مەرجی هەبوونی 6 مانگی قامەی کار یەکێکە لەو کۆسپانە. چەوسانەوەی کرێکارانی کۆچبەر لە هەرێمی کوردستاندا گەلێک زۆردارانە و دوورە لە کردداری مرۆڤایەتی. سەندیکا کرێکاریەکان و ئیدارەکانی کار و کاروباری کۆمەڵایەتی و کار بەدەستانی ناوچەی لە شار جۆراوجۆرەکانی هەرێمی کوردستان سەبارەت بە بارودۆخی کار و حەقدەست، ژیان و بێهداشت و تەندروستی کرێکارانی کۆچبەر لە شوێنی کار و ژیانیان تا بڵێ نابەرپرسیارن و چاویان بەسەر هەموو ئەو ڕاستیە تاڵانەی کە بەسەر ئەو کرێکارە کۆچبەرانەدا دێت بەستووە. پێویستە بە ڕەچاوکردنی هەندێک هەنگاوی جدی بەر بە پەرسەندنی بۆچوونی دووبەرەکێنانەوەی بکردن. بەهرەمەندبوون لە ژیانێکی هەسوودا مافی هەموو ئینسانێکە. ژیانی شایستە و بەهرەمەندبوون لە ئاسایش و ڕیفاه و ئەمنیەت مافی سروشتی هەموو کرێکارێکی کۆچبەرە. بۆ داکۆکیکردن لەم مافە و دژ بە زۆرداریەکانی نەزامی سەرمایەداری لەسەر تاسەری دنیا دەبێ خەبات بکرێت. بەڵام ئەم خەباتە تەنیا بەڕێکخراوە بوون و ناسینی بەرژەوەندیە چینایەتیەکان بەرەو پێش دەچێت. بینەرانی خۆشەویست، لێکدانەوە هەڵوێستم پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر هەر شاد بن.